لە کاتێکدا ئەمریکا و جیهان یادی 19 ساڵەی 11 سێپتەمبەر دەکەنەوە، زۆر ڕەهەندی دزێوی ئەو ڕووداوانە دەرکەوتون و جیهان با گشتی و گەلانی موسڵمان با شێوازێکی تراژیدی ترسناک باجی ڕووداوەکانیان داوە و تا ئێستاش ناهاواتیەکانی ئەو ڕووداوانە بەردەوامە. ئەگەرچی قوربانیەکانی 11 سێپتەمبەری 2001 لە تاوەرەکانی نیویۆرکدا 2996 کەس بوون، بەڵام لەو جەنگەی ئەمریکا بە ناوی جەنگی دژە تیرۆر لە خۆڕەڵاتی ناوەڕاست و جیهاندا بەرپای کرد و سوپای ئەو وڵاتە ڕاستەوخۆ بەشداری تێدا کردووە بە پێی توێژینەوەیەکی زانکۆی براونی ئەمریکی کە بە ناونیشانی پرۆژەی تێچوونی جەنگەوە بڵاوی کردوێتەوە. قوربانیەکانی زیاترن لە 1,135,000 کەس و ئاوارەکانی زیاترن لە 37 ملیۆن کەس. ئەوە سەرەڕای خەرجکردنی 6 تریلیۆن و 400 ملیار دۆلار وەکو تێچووی جەنگەکە. بەپێی ئەو توێژینەوەیە کە ڕۆژنامەی گاردیانی بەریتانی بڵاوی کردوێتەوە، دوای داگیرکردنی عێراق و نەمانی سەقامگیری لە وڵاتە، بەلانی کەمەوە بووەتەوەی ئاوارەبوونی 9,200,000 کەس لە شوێنی خۆیان و وێرانبوونی شار و گوندەکانیان. ئەوەش لە دوای 8 ئۆپەراسیۆنی گەورەی سوپای ئەمریکا لە وڵاتە هاتووەتە بەرهەم. توێژینەوەکە بابەتەکەی لەو جەنگەدا چڕ کردوێتەوە کە لە دوای 11 سێپتەمبەرەوە لە ئەفغانستان و عێراق دەستی پێ کردووە. هەروەها و بەشداریە ڕاستەوخۆیی سوپای ئەمریکاش لە جەنگی لیبیا و سووریا و یەمەن و سۆماڵ و فلیپیندا لەسەر بنەمای راپۆرتەکانی نەتەوە یەکگرتووەکان ئامارەکانی وەرگرتووە. لەو بارەیەشەوە دەڵێت ئامارەکان ورد نین چونکە نەتەوە یەکگرتووەکان لەبەر پاراستنی فەرمانبەرانی نەیتوانیوە ڕۆماڵی وردی ڕووداوەکان و ژمارەی قوربانیەکان بکە. سەرەڕایەوەش توێژینەوەکە ژمارەی ئاوارەکانی لە سووریا بە 7,100,000 و لە ئەفغانستان بە 5,300,000 و لە یەمەنیش بە 4,400,000 و لە سۆماڵیش بە 4,200,000 و لە پاکستان بە 3,700,000 و لە فلیپین بە 1,700,000 و لە لیبیاش بە 1,200,000 کەس ژمار کردووە. هەرچەندە راپۆرتەکە باسی گەڕانەوەی ملیۆنان کەس دەکات بۆ شوێنەکانی خۆیان، بەڵام بەهۆی خاپووربوونی ژێرخانی ئابووری ناوچەکانیان ئەو قوربانیانەی جەنگ لە دۆخێکی خراپدا دەژین و ئەستەمە تا دەیان ساڵی تر ژیانی ئاسایی لە وڵاتەکانیان دەست پێ بکەنەوە. ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا سەرەتای جەنگی دژە تیرۆری لە دژی بزوتنەوەی تالیبانی ئەفغانستان بەرپا کردو. لە دوای ڕووخانی میرنشینەکەشیان زۆرێک لە فەرماندە دەزیرکراوەکانی لە گوانتانامۆ زیندانی کرد. بەڵام لە دوای شکستی جەنگی 19 ساڵەیە وڵاتە لە ڕێکەوتنێکی مێژوویدا لەگەڵ بزوتنەوەی تالیبان خشتەیەکی دیاری کرد بۆ کشانەوەی هێزەکانی لە وڵاتەدا. ئەوەی جێگەی سەرنجە چەند ئەندامێکی شاندەکەی تالیبان کە لە گفتوگۆی ئەمریکا بەشدار بوون، ئەوانە بوون کە بە تۆمەتی تیرۆر لە گوانتانامۆ لە ڕابردوودا زیندانی کرابوون. شاراوەنیە لە چاودێرانی سیاسی و استراتیژی ژیانی کە ئەمریکا لەو جەنگەدا بۆ سەپاندنی ئەجێداکانی لە ناوچەکە بەرپای کرد سەرکەوتوو نەبوو، بە تایبەتی لە عێراق و ئەفغانستاندا. بۆیە دۆناڵد ترامپ سەرۆکی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا وەکو سەرۆکێکی بازرگان و لە گۆشەنیگای سەرمایەداریەوە بە ئاشکرا ڕەخنەی توند لەوانە دەگرێت کە ئەو جەنگەیان بەرپا کرد و سامانێکی گەورەی خەزیێنەی ئەمریکایان بەفیڕۆدا بەبێ چنینەوەی دەستکەوتی گەورە کە ئەو زیانانە قەرەبوو بکاتەوە.